حديثك صحيح داهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم مزگێنی بە هاوڵانی دەدا، پیرۆزبایی لە هاوڵانی دەکرد بەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتۆتە پێشەوە. ئێمەش وەکو زیندووکردنەوەی ئەو سونەتە مزگێنیتان پێ ئەدەین، پیرۆزباییتان لێ دەکەین بەوەی کە مانگی پیرۆزی ڕەمەزان هاتە پێشەوە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو بە هاوڵان مانگی پیرۆزی ڕەمەزان هات، ئەو مانگەی کە مانگێکی مبارەک و پیرۆزە. خوای گەورە لەو مانگەدا لەسەر ئێوە ڕۆژووی فەرز کردووە. مانگی ڕەمەزان ئەوەندە پیرۆزە، کاتێک کە مانگی ڕەمەزان دێت لە یەکەم شەوەوە، احتیمالێ بەیانی ڕەمەزان بێ یا دوو بەیانی، یا شەمە یا یەکشەم، ئەوەش یەکشەم تاکیدن. هەموو دەرگاکانی ئاسمان و بەهەشت دەکرێنەوە، دەرگاکانی ئاسمان دەکرێنەوە، هەمووی داناخرێت. دەرگاکانی بەهەشت و ئاسمان دەکرێنەوە، دەرگاکانی دۆزەخ دادەخرێن هەتا ڕەمەزان تەواو دەبێت. ئەوەندە مانگێکی مبارەک و پیرۆزە. شەیتانە کافرەکان و بێدینەکان کەلەبچە دەکرێن و دەبەسرێنەوە. وەڵاهی دڵنیابن لەوەی کە ئێستا مردووەکان پێیان خۆشە مانگی ڕەمەزان بێ، ئەوانەی کە لە عەزابن بە تایبەتی، چونکە لەو مانگەدا دەرگاکانی دۆزەخ دادەخرێ و ظاهیر وا دەرەکەوێت کە لە مانگی ڕەمەزاندا تەنها ئەو مانگە بەیانیان و ئێواران جەهەنەمیان پێشان نادرێ مردووەکان. بۆی ئەوان حەز بە مانگی ڕەمەزان دەکەن، چونکە تاوانبارن لە سزادان. بۆیە ئێستا مانگی پیرۆزی ڕەمەزان هاتە پێشەوە، پێویستە خۆمانی بۆ ئامادەکەین. بەڵام کێ دەڵێت تەواوی دەکەین؟ چەند کەسەیە خۆی حازر کردو مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ، بەڵام بەخوا تەواوی ناکە، جلی حازر کردو بۆ جەژن بەخوا لەبەری ناکات.